الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيد المرسلين خاتم الأنبياء محمد وعلى آله وصحبه أجمعين. خوشكان برایانی بەڕێز لە هەر شوێن و جێگەیەکی ئەم جیهانەدا ئەژین. السلام عليكم ورحمة الله وبركاته. 4 من كن فيه كان منافقا خالصا. زۆر بە جوانی گوێ لەم برایەتان ڕاگرن. 4 صفەت و خەسڵەت هەیە لە هەر ئینسانێکە هەبێت، ئەم ئینسانە ئەبێتە کەسێکی بوودەڵەی کۆمەڵگا، قێزەونی کۆمەڵگا. هیچ کەسی حەز بە چارەی ناکات، هەموو کەسی حەزەکە لەم ئینسانە ڕاکە، هیچ کەسی حەز بە مەجلیسی ئەم ئینسانە ناکات. ئەمە لە ڕووی دنیاوە. لە ڕووی دینی شەوخوا پەنامان بە ئەم ئینسانە نزیکە لە دین دەرچێت، ئەسڵەن لە بازنەی ئیمان ئەم کەسە دەرئەچێت. كان منافقا خالصا. منافقێکی ڕوون و ئاشکرایە، واتە بە دوایە مەگەڕێ، پێویست بە فتوای هیچ مامۆسایەک ناکات. منافقا خالصا واتە کوردەواری خۆمان پێڵێن ئاو لێڵ ناکە. بۆیە ئەگەر صیفەتێ لەم صیفەتانە تایە هەر ئێستا تەوبەی لێ بکە، خوا پەنامان بە. واللهی ئەوەی ئەم صیفەتانی تیابێ هیچ کەسی حەزی پێ ناکات. ئێستا کە بۆتان باس ئەەکەم، یەکسەر ئەڵێی مامۆستا ڕەحمەت لە خۆت و دایک و باوکت، واللهی ڕاستە فەرمووی. یەکەم صیفەتی ئەهلی نیفاق بەڕێزانم، هەر کەسێک لە سپاردە و لە ئەمانەت خیانەت بکات، هەر کەسێک ئەمانەت پارێز نەبێت. ئیدە ئەتومینە خانە، هەر چیت کردووە لە دنیاە نەکەی ئەمانەتێکیان لات دانا خیانەتی لێ بکەیت. ژن و پیا و لەگەڵ یەکتریا ئەمانەتی یەکترین. کاتێک تۆ دەستت کردوتە ناو دەستی غەزوورتەوە، برای بەڕێزم، وعدە بە غەزوورت داوەکەوە ئەم کچەی تۆ ئەمانەتە لای من، واللهی نابێ خیانەتی لێ بکەیت. واللهی ژنێ لە ماڵەوە خەریکی بەخێوکردنی مناڵە، پەروەردەکردنی مناڵە، بەڕوویکی سپێوە مناڵت بۆ پەروەرداکە، میوانت بۆ بەڕێ ئەکات، جوانترین ماڵی بۆ دڕازانەوەتەوە. واللهی گەورەترین تاوانە تۆ بڕی لە بازاڕە خیانەت لە خێزانەکەت بکەیت، بڕی لە شوێنە خراپەکانە، لە سەیران و لە سەفەرەکان تا بڕی خیانەت لە خێزانەکەت بکەیت. واللهی عیبەیە پیاوێک بە ماندۆتی، بە عەرەقەی ناوچەوانی، بە ڕەنجبەری، بە حەماڵی پاروو بۆ مناڵەکانت پێیاکە، پارەت بۆ پێیاکە، پشتە و پەرداخت کات، بەڵام تۆ لە ماڵەوە خەریکی مەسج ناردنبی بۆ پیاوی خەڵک، دۆستێکت هەبێت، لە دووری پیاوەکەت لەگەڵ پیاوێکی ترا بخەویت، لەگەڵ پیاوێکی ترا دەستێکەڵکەیت. ئەوە گەورەترین صیفەتی ئەهلی نیفاقا بێ زۆر زۆر وریابیت. بەخوا ئەو گەنجەی کەوا بووە بە شاگردی سەردووکانێک، قەسەم بەخوا ئەوەی لەناو ئەو داخیلەیە ئەمانەتە لە بەردەسی تۆیە، دەستبەری بۆ هەر دینار و درهەمێکی، قەسەم بەخوا خوای گەورە محاسەبەتەکا لەسەری، ئەبێ ئەمانەت پارێز بی. ئەسڵ ئینسانی مسلمان نابێ بە چاویش خیانەت بکات، ئەم چاوە ئەمانەتە. کاتێ من هاتمە ماڵەکەی تۆوە، ئیتر تەواو تۆ ئەمانت داوە بە من نابێ خیانەت لە تۆ بکەم. کاتێ تۆ ییت بۆ ماڵەکەی من ئەمانم داوە بە تۆ، بۆیە دەرگام لێت کردوتەوە. قەت تا و قەت ناکرێ، هەرگیز و هەرگیز ناکرێت تۆ بەم چاوانش خیانەت بکەیت. ئەم دەسە ئەمانەتە، نابێ بەم دەسە خیانەت بکەیت. بۆیە ئەهلی نیفاق یەکەم صیفەتیان ئیدە ئەتومینە خانە، کاتی ئەمانەتێکی پێ ئەسپێری خیانەتی لێکات. مۆبایلەکە جاری وایە کەسێک مۆبایلێکە داتە دەستی تۆوە، واللهی بە دوای کۆدەکەیە بگەڕی بۆی بچیتە ناو ڕسمەکانی و بچیتە ناو نامەکانیەوە، واللهی تۆ گەورەترین صیفەتی ئەهلی نیفاقەتیایە، خوا پەنامان بە. تخوا ئەلەو کاتەیە ئەگەر خاوەنی ئەم مۆبایلە بێ سیر کات، تۆ سیرەکەی سەیری نامەکانێکەی، سەیری وێنەکانیەکەی، تۆ چۆن ڕوود دێ جارێکی تر سەیری ئەم ئینسانەکەی، هەر سەیرێکی خۆت کەوکاتە، چەندی ئینسانێکی قێزەون لێ بکاتەیە. بۆیە ئەم صیفەتە لە هەر کەسێکە هەبێ، ئەم کەسە کەسێکی بوودەڵەیە، کەسێکی زۆر ناشرینی ناو کۆمەڵگایە. بۆیە ئامان وریابە نەکەی خیانەت لە ئەمانەتی خەڵک بکەیت.